گەڕاندنەوەی سێ ئەمریکایی دیل لە کوریای باکوورەوە لە مانگی 5 ساڵ 2010 سەرکەوتنێک بوو بۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ستایشی زۆری لێکرا. من زۆر سەرفەرازم بەوەی یارمەتی ئەم سێ هەواڵم داوە، ئەوان کەسانێکی زۆر بەرێزن. ئیداری ترامپ ستایش کراوە بۆ گەڕانەوەی چەندین دیلی ئەمریکایی، بەڵام ئەمریکایی زۆر ئێشتا لە دەرەوەی وڵات بە دیلی ماونەتەوە. لەوانە ئاستین تێز ڕۆژنامەوانی ئازاد کە لە شەڕی نۆخۆی سووریا لە مانگی 8 ساڵ 2012 لەلایەن هێزەکانی دەسەڵاتی سووریا و دەست بەسەر کراوە کاتێک ڕووداوەکانی سووریا دەگواستەوە. دایکی ئەم ڕۆژنامەوانە ستایشی دەسەڵاتی ترامپ دەکات بۆ چالاکیەکانی بۆ ئازادکردنی کوڕەکەی. ئەم ئیدارەیە نیشانی داوە کە بەڕاستی هەوڵ دەدات بۆ گەڕانەوەی ئەمریکیەکان بۆ وڵات. ئێمە دەزانین ئەوان لەم بارەیەوە بە تەواوی چالاکن و بۆیەش دەستکەوتیان دەبێت. ئێمە هێشتا چاوەڕوانین و تا کاتێک ئەزیزەکەمان نەگەڕێتەوە ئەم چاوەڕوانیە بەردەوامە. ئەم چاوەڕوانی بۆ دیلەکان زۆر دژوارترە. جیسۆن ڕزاییان 544 ڕۆژ لە ئێران زیندانی بوو. لە حوتە سەرەتاییەکاندا من نەمدەزانی چی ڕوویداوە، لەسەر خۆم نەبووم، ترسا بووم، بەڵام چاوەڕوانم دەکرد زوو تەواو بێت. دواتر زۆر بێئومێد بووم، پێیان گوتم تۆ بەم زوانە لە سێدارە دەدرێت و ڕێگای دەربازبوونت نییە. ڕزاییان مانگیەکی ساڵ 2016 وەک بەشێک لە ڕێکەوتنی گۆڕانی زیندانیەکان لەنێوان دوو وڵاتەکە ئازاد کرات، بەڵام ئێشتا زیندانێکی زۆری ئەمریکایی لە ئێران ماونەتەوە. تکایە یارمەتیم بدەن ڕزگار بم. 33 ساڵ خزمەت بە ئەمریکا ئەوەندە دەهێنێت کە وڵاتەکەم یارمەتیم بدات. ڕابرت لڤینسۆن ئەنداین پێشووی FBI ساڵ 2007 کاتێک کە سەرقاڵی لێ کۆڵنیۆ لەسەر قاچاقی سیگار بوو لە ئێران ون بوو، بەڵام ساڵ 2011 ئەم ڤیدیۆی لێ بڵاو کرایەوە کە نیشانی دەدات زیندووە. ئێستا و دوای 12 ساڵ لە ڕەفاندنی لڤینسۆن دیار نییە چارەنووسی چی بەسەر هاتووە. وەزارەت دەرەوەی ئەمریکا دەڵێت ئەمریکایەکی زۆر لەلایەن دەسەڵاتانی بیانیەوە بە دیلی گیراون.